بەسپاس و ئەمڕۆ لایەن سەرجەم لیست و قاوارە بەشداربووەکان لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لیستی ناوی پاڵێوراوان پێشکەش بە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی کرا لە ئۆفیسی نیشتیمانی و ئۆفیسی پارێزگاکان. سوپاسیان دەکەین کە پابەند بوون بە بڕیارەکانی ئەنجومەنی کۆمیسارن لە کاتی خۆیدا. ئێمە وا بڕیار لە ئەمڕۆوە دەست بکەین بە وردبینی ناوەکان بۆ ماوەی 2 ڕۆژ وردبینی لا ئێمە دەست پێ دەکات و پاشان بنووساوی فەرمی ئاڕاستەی لیستی ناوی پاڵێوراوان ئاڕاستی هەرێک لە بەڕێزان وەزارەتی ناوخۆ و دەستی دەستپاکی دەکرێت بە مەبەستی وردبینی لە ناوەکان و دڵنیابوونەوە لە ناوەکان و پاشان جارێکی تر دەگەڕێنرێتەوە بۆ ئەنجومەنی کۆمیساران بۆی کە لای ئێمە بە فەرمی پەسەند بکرێەوە ئەوانە ببن بە کاندید بۆ پەرلەمانی کوردستان. ئومێد دەکەین کە هەموو لایەک هاوکارمان بن لەسەر خستنی ئەو پرۆسە نیشتیمانیە گەورەیە. سوپاس. کاک شێوان ئایا هەندێک لایەن دوای کاژێردا ناوی بەربژێرەکانی هێنا ئەمە نابێتە لادەن لە یاسا یاخود ئێوە چیتان کرد کاتەکەتان درێژ کردبووە؟ ئێمە قسەمان کرد لەگەڵ بەرپرسی قاوارە سیاسیەکان بەڕێوەبەری بەشی قاوارە سیاسیەکان بە سوپاسەوە پێڕاگادین کە هەموو سەرجەم لیستی ناوی پاڵێوراوان پێشکەش کراوە بۆیە گرفتەک ناوێت بە ئێمە بۆ ئەوەی کە لای مەگرینگە دوای ئەو پرۆسەیە دەزەکرێت بە هەڵمەتی هەڵبژاردن وەک کۆتا قۆناغی هەڵبژاردنی سینۆ. وردبینە لای ئێمە 2 ڕۆژە و دواتر دەنێردێ بۆ هەردوو ناوخۆ دەستی دەستپاکی بۆ داوامان کردووە کە هاوکارمان بن و لێرەشەوە داوان لێ دەکەین کە هاوکارمان بن بۆی کە بە زووترین لیستی ناوی پاڵێوراوان لای ئەوان وردبینی بکرێت بۆی کە مەکاتمان لەبەر دەزایە بتوانین ئەو خشتێک کە لەبەردەستماندایە لە کاتی خۆیدا ئینشاڵڵا کارەکان جێبەجێ بکەین. بەڵام هەموو قاوارێکی سیاسی هەموو لیستەکان بەڵام هەر 29 قاوارەی سیاسی هاوپەیمانی بەڵێ کۆتەوادە بۆی کەوا ناوی کاندیدەکان لەوە پەسەند بکرێت بە شتێک کە دارەکانتان کەیە ئەفە ناوی کاندیدەکان بۆی کە پەسەند بکرێن ئێمە چاوەڕێ ئەو باسمان کرد وەزارەتی ناوخۆ و دەستی دەستپاکی دەکەین هەر کاتێک لای ئەوان گەڕاوە بێگومان ئێمە لای خۆمان ئەنجومەنی کۆمیساران ناوەکان پەسەند دەکرێ و دەست دەکرێت ڕاستەوخۆ بە هەڵمەتی هەڵبژاردن. کەی بانگەشە دەست پێ دەکەوە ئایا بازەوە دەبرێتەوە ئێوە وادەی بانگەشە کەم دەکەنەوە ئەگەر زانیاری بێت؟ ئێمە بەڕاستی لەسەر پێشنیاری بەشێک لە ئەندام پەرلەمانانی بەڕێز و بەشێک لە قاوارە سیاسیەکانیش داوان کردووە کە هەڵمەتی هەڵبژاردن زۆر کاتەکەی زۆر نەبێت بۆی ئەنجومەنی کۆمیساران لەگەڵ ئەوەدایە کە لە ماوەی 2 هەفتە تاوەکو 20 ڕۆژ زیاتر نەبێت لە ماوەیە. سپاس بۆ ملایە. نەخێت تەنها بۆ دووشێنە دەنرێت. سپاس بۆ ملایە.